لە بەرامبەر لێبڕینی لە سەدا 21 و لە سەدا 18 موچەی فەرمانبەران و بێسەر و شوێنکردنی 5 موچەی دیکە لە ژێرناوی پاشەکەوتدا هاوکات کەم تەرخەمی حکومەتی هەرێم لە ئاز ژیانی خەڵکی کوردستان کۆمەڵی ئیسلامی هەڵوێستی خۆی ڕادەگەیەنێت. وتەبێژی کۆمەڵی ئیسلامی دەڵێت حکومەتی هەرێم لێبڕین و دابەشکردنی موچەی لە 55 ڕۆژ جارێکدا کردووە بە ئەمری واقع و یاری بە ژیان و قوتی خەڵکەوە دەکرێت. دەژڵێت دەبێت حکومەت بەخۆیدا بچێتەوە و ئاوڕێک لە ژیانی خەڵکی بدرێتەوە. بەداخەوە تەمان ئەوان هەم لێبڕینی سەدا 21کەیان کرد بە ئەمری واقع، هەم موچە لە بینی 50 ڕۆژ بۆ 60 ڕۆژیان کرد بە ئەمری واقع و ئەمە تەمان هەم ناڕازگۆییە لەگەڵ خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لەگەڵ فەرمانبەرەکانی خۆیان و هەمیش بەڕاستی جارێکی کە ئەم کابینێ ئەو ڕاستی سلماندەوە کام حکوومەتە توانای ئیدارەدانی نییە و ناتوانێت ینی سەرەتایی ترینی مافکەم موچەی موچە خۆرانی خۆیەتی دابینی بکە و بەداخەوە تەمانەوان لە کابینەی پێش و پاشەکەوتیان کرد. ئێمە ئەو کاتیش ڕامانگەیان کەمە کارێکی نایاساییە و کارێکی جگە لە ناسایی و کارێکی نائینسانیە دەرحەق بە موچە خۆرانی خۆت تۆ بێ یاسا بێ نیزام بێ پابند نەبی بەو سیستەمی موچە خۆرەی کە فەرمانبەر بە پێی یاسا تەعین بووە پێی ئەو ئەرکەی لە سەرەتی حەقی خۆیەتی لە وڵاتەکەی خۆی. وتەبێژی کۆمەڵی ئیسلامی باز لەوەش دەکات سەرڕای ئەوەی حکومەت شکستی هێناوە بەڵام سەرۆکی حکومەت و جێگرەکەی لە پەرلەمان ئامادە نەبوون دان بە شکستەکاندا بنێن و داوای لێبوردن لە خەڵکی کوردستان بکەن. جەختیش دەکاتەوە پێویستە بەرپرسانی حکومەت دان بە گەندەڵیەکاندا بنێن و کۆتایی بە ئەستەمکاری بێنن. بە بڕوای ئێمە سەرۆکی حکوومەت وەستافەکەی ئەبوایە لە بەردەم پەرلەمانی کوردستان بە جورئەتەوە باس لە واقعی حکومڕانی هەرێمی کوردستان و ئەو واقعە تاڵەش بکەن کە تایە ئەژین و ئەوە بڵێن کە ئەوان توانای بڕینی دەستی گەندەڵی و دەستی دزیانیە لە حکوومەتەکان لە خاڵە سنووریەکان و توانای ئەویان نییە کە شەفاف بن لە سەرچاوەکانی داهات و هەم خاڵە سنووریەکان و هەم سەرچاوەکانی داهاتی نەوت و داهاتەکانی ناوخۆش و کاتێتی حکوومەتی هەرێمی کوردستان ڕوبەڕووی خەڵک و جەماوەرەکەی ئەو واقعە تاڵەی کە خەڵکی کوردستان و فەرمانبەرەکانی و هاوڵاتیەکانی بۆ ماوەیەکی دوور و درێژ ئارامی گرتووە سەبری گرتووەوە من پێم وایە ئەمە ئێستا لە قۆناغێکی مەترسیداردایە کاتیەوەیە کە ئەمان ئەو ڕاستی ڕوونکەنەوە هیچی تر ئەو گەندەڵیەی کە هەیە ئەو دزی و بەتاڵان خواردنەی کە لە سەرچاوەکانی داهاتەیە لە هەرێمی کوردستان کۆتایی پێبێنن لەوە زیاتر فەرمانبەران باجی نەدەن. کۆمەڵی ئیسلامی کوردستان وەکو گەورەترین حیزبی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان هەمیشە لە هەڵوێستە سیاسیەکانی دافشاری خستۆتە سەر حکومەت بۆ دابینکردنی مافەکانی هاوڵاتیان و موچەی موچەخۆران. ئەو هەڵوێستانەی لە کاری فراکسیۆنەکەی لە پەرلەمانی کوردستان ڕەنگی داوەتەوە. دووپاتیشی دەکاتەوە کۆمەڵی ئیسلامی لە بەرەی ستەملێکراوان دەمێنێتەوە و پشگیری داواکاریەکانیان دەکات و دژی ئەم زوڵم و ستەمە دەوەستێتەوە کە بە ناوی لێبڕینی موچە و پاشەکەوتەوە بەرامبەر موچەخۆران دەکرێت. ڕامێر عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.